ئەمە دیمەنی چێلگە پەلەوریەکەی شێخ جەعفەر ڕەزایە لە سنووری ناحەی بەکرەجۆی ڕۆژئاوای سلێمانی. شێخ جەعفەر و هاوپیشەکانی دەیانتوانی بەشی نیوەی عێراق مریشک دابین بکەن، بەڵام هێنانی مریشی بەست و بەرنامەکەی لێتێکدان و وای لێکردن کێڵگەکەیان دابخەن. نەک ئەم پرۆژەی من چەندین پرۆژەی کێڵگەڵی پەرەوەر ئەوە یەک ساڵی ڕەبەقە لە زەرەری بەردەوامان. حکومەتی هەرێم لە باتی ئەوەی پارێزگاری لە بەرهەمی ناوخۆ بکات بەعەکسەوە دژمنکاریمان لەگەڵا ئەکا. لە هەرێمی کوردستان 2800 تا 3000 هۆڵی کێڵگەی پەلەوەری هەن. 683 کێڵگەیان دەکەونە سنووری پارێزگای سلێمانی و 80 هۆڵی نافەرمیش. بە هەمویانەوە دەتوانن زیاتر لە 11 ملیۆن مریشک بەرهەم بێنن. سیاسەتی هەڵەی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە کۆی کەرتەکانی و بەرهێنەر لە هەرێمی کوردستان پەکیان بکەوێ، وەکو ئەم چێڵگە پەلەوەریەی کە چەندین خێزان نانی لێ دەخوارد ئێستا وەستاوە چەندین چێڵگە هاوشێوەش وەک ئەمە هەیە. کێشەکانی بەردەم چێڵگە پەلەوەریەکان هێنانی مریشی بەستوو کە نازانرێت سەرچاوەکەی کوێیە. هەروەها نرخی 1 تۆن عەلەف لە کوردستان زۆر گرانترە لەوەی کە لە ئێرانەوە دەێنرێت. لەگەڵ ئەمەشدا دەرمانێکێکی دیکەیە لە کێشەکان. ئێمە لە کاتێکدا لە هەرێمی کوردستان ئەم هەموو داهاتە جوانەمان هەیە بە پێی عیلمی پزیشکی ڤەیتەرنەری بەخێویەکەین زۆر بێمەعنایە مریشکی بەستوو لە تورکیاوە هاوردەی هەرێمی کوردستان بکرێ لە کاتێکدا هەرێمی کوردستان ئەتوانێ خواردنی مریشکی نیوەی جنوبی عێراقیش دابینکە. زۆربەی دکتۆرە بەڕێزەکان و توجارەکان ئەچن دەرمان دێنن لەسەر لەزگەکەیان لەسەر دەبەکە ئەنووسن ئەمە ئەم دەرمانە لە 120 یان لە 100 دەیتایە، بەڵام لە عەسڵی واقعدا وانە. لە سنووری پارێزگای سلەیمانی من بە دڵنیاییەوە بە جەنابەت دەڵێم لە 100 تا 35 بۆ 40 چێلگە پەلەوەریەکانیان داوە بە ئیجار لەبەرەوەی زەرەد و زیانێکی زۆریان کردووە. ئەو دەرمانانەی کە پێیانوژە سەپلیمنتس واتە یارمەتی دەرەکان کە بۆ نمونە ڤیتامینن، کالسیۆمن، مادەکانزایەکانن، ئەمانە ئەتوانێت لە تەمەنی 3 ڕۆژەوانەی بیانێتێت چ لەن ماڵەوە بەخێو بکرێ خود لە دەواجنەکانە بەخێو بکرێ. دەرمانی ترمان هەیە لە کاتی نەخۆشیە ئەیرێتێ، بەڵام وەکو ئەزانین دەرمانمان نییە دژی ڤایرۆس. حاڵی خراپی مریشی زیندوو لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە حکوومەتی عێراق هاوکاری خاوەن چێڵگە پەلەوەریەکان دەکات و بە بڕیاری 224 ئەنجومەنی وەزیرانی عێراق لە 160 گومرد خراوەتە سەر هێنانی مریشی بەستوو کە لە ڕۆژی 5 مانگەوە بڕیارەکە کەوتوتە بواری جێبەجێکردنەوە و هاوکات هەر چێڵگەیەکی پەلەوەریش 50,000 تەن سۆیەی پێدەدرێت. عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.